وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنی هەرێمی کوردستان پرۆژەیەکی تایبەت بە ڕێگاگشتیەکان ئامادە دەکات و تیای دایتر کۆمەڵێک پرۆژەی تایبەت دەخاتەڕ و هاوکارم ڕێناس عەلی لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. ڕێناس، پرۆژە تایبەتەکەی وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن چییە؟ گوڵباخ لە ماوەی ڕابردوودا بۆشاییەک هەبوو لە پرۆژەی ڕێگاوبان لە هەرێمی کوردستاندا وەکو پێویست سزاکان دیاری نەکرابوون و بۆ پاراستنی ڕێگاوبانە گشتیەکانیش وەکو پێویست سزاکان چۆن دەڵێ گشتی بوون. بۆیەمان ئێستا لە ڕێگەی لیژنەیەکی تایبەتمەندەوە وەزارەتی ئاوادانکردنەوە هەوڵ دەدات یاسایەکی یاخود پرۆژە یاسایەکی نوێ ئامادە بکاتەوە لەگەڵەوەی سێ یاسای دیکەشی هەیە وەزارەتەکە، بەڵام بۆ پاراستنی ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان پێویستیان بە یاسایەکی تایبەتمەند و گشتگیرتر هەیە بۆی بتوانن ڕێگاوبانی هەرێمی کوردستانی پێ بپارێزن و کۆمەڵێک وردەکاری دیکەش کە پێویستە وەزارەتی ئاوادانکردنەوە دایناوە لەناو یاساکەدا دیاری بکەن. من بریکاری وەزارەتی ئاوادانکردنەوەم لەگەڵدایە کاگرین عەبدوڵڵا گفتوگۆی زیاتری لەگەڵدا دەکەم. کاگرین سپاس بۆم دەرفەتە. لەوە دەست پێ دەکەم گرنگی ئەم پرۆژەیە چییە و تانەبێت لە ئامادەکردنەوەی ئەم پرۆژەیە گرنگی بە چی بدەن؟ بەڵێ زۆر سپاس بۆ هاتنتان. لە ڕاستیدا وەزارەتی ئاوادانکردن و نیشتەجێکردن لە ماوەی ڕابردوودا یاسای ژمارە 3 ڕێگاگشتەکانی ساڵی 2012 هەبوو. بە پێ ئەم یاسایە تەعاملی لەگەڵ ڕێگاکان ناکرد، بەڵام لە ماوەی 8 ساڵی ڕابردووە دەرکەوت لە کاتی جێبەجێکردن و تەطبیقی ئەم یاسایە و ئەحکامەکانی کۆمەڵی کێشەوەکەم و کورتی هەبوو. هەر بۆیەشە لە کابینی نوێ بڕیادا کە چاوپیاخشانەوە بکرێ بە یاساکە. پاشەوەی کۆمەڵی لیجانی فەرعی پاشان لیژنەیەکی فراوانی سەرەکیش لە وەزارەتی ئاوادانکردن و نیشتەجێکردن بۆ مەبەستە دیاری کرا دەرکە و گۆڕانکاریەکان زۆر ئەبن لە یاساکە. بۆیە گەیشتینە ئەو بڕوای کە یاسایەکی نوێ دابنین بە ناوی یاسای ڕێگاوبانە گشتیەکان لە هەرێمی کوردستانەوە هەموو ئەو کەم و کورتی و نوقسانیانی کە لە یاساکەی ڕابردووە هەبێ لێرە چارەسەر بکرێ، چۆنیتی مامەڵەکردن لەگەڵ دروستکردنی ڕێگاکانە، قەدەغەکراوی لاتە نیشتەکانیانە، تەعاملکردنی خەڵک چێ ئەم ڕێگایانە بەکار ئەهێن، ئەو سزایانە چین کە دائەنرێن بۆ دەست درێژی کەران و چۆنیتی چاکردنەوە ئەو زەررانی کە بەر ڕێگا ئەکەوێ، مەسەلەی وێزگەکانی کێش و دیاریکردنی قەبارەی ئەو چۆن ئەڵێ هاتوچۆیەتە سەری ئەبعادی ئەو بڵێن ئۆتۆمبیلانی کە بەکاری ئەهێنن، هەروەها قورسایەکانیان چەندە بێ و کۆمەڵێ مادەی تریشی بەڕاستی تێکرا بۆ دەوڵەمەندکردنی یاساکە کە بگونجێ لەگەڵ سەردەمی ئێستا چۆنیتی تەعاملکردن لەگەڵ سیستەمی PPP کە ئێستا ئەنجومەنی وەزیران زۆر تەبەنایە کە هەروەها چۆن پرۆژەکانی ڕێگاوبان لە ڕێوە بەرهێنان و بکری. ئەمانە کۆمەڵشتی لەم بابەتەش کە بۆی بگونجێ لەگەڵ ئێستایە و ئەو کەم و کورتیانی ڕابردوو چارەسەر کرا ئەم یاسایە دائەنرێتەوە. چەندتان پێ چێ بۆ ئامادەکردنەوەی ئەم پرۆژەیە و تا ئێستا دەستان پێ کردووە بە ئامادەکردنەکەی؟ بەڵێ ماوەیەکی زۆرە کاری تیاکری، ڕەنگە بتوانم بڵێم ساڵێک ئەبێ کاری تیاکری. ئێستا لە کۆتاییەکانێتی، ینی احتیمالە هەفتەی داهاتوو مسۆدەکەی تەواوی ئەخرێتە بەردەمی بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە و پاشان لێەوە بەرەو ئەنجومەنی وەزیران ئەنێرێت. ئەم پرۆژەی تا چەندە کاریگەری دەبێت لەسەر پاراستنی ڕێگاگشتیەکان لە هەرێمی کوردستاندا؟ ئەم پرۆژەیە زۆر گرنگە بێت، چونکە بەڕاستی بە شێوەیەکدا ڕێژاوتەوە کە واقع بێ، ینی شتێکی زۆر قورسدانراو کە قابلی تەطبیق نەبێت، چونکە لە یاسای ئەگەر زۆر شت هەبوو قورس بوو تەطبیق نەکرا یاساکەش لاوازەکە. هەروەها کارێکی وانمان کردووە کە ئەمە ڕێگاوبانە گشتیەکان کە یەکێکە لە ژێرخانە خزمەتگوزاریە سەرەکیەکان لە هەرێمی کوردستانە پارێزراو بێت، ڕێگری بکرێت لەوەی کە دەستدرێژی بکرێتە سەر و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ دەستدرێژیکەرانە دیاری کرا. هەروەها لایەنی ئەو زەویانی کە بەکار ئەهێنرێ بۆ دروستکردنی ڕێگاوبان، چۆنێتی دانانی نیشانی گلدانەوە لەسەری بەمبڵەکردنی قەرەبۆکردنی ئەو خاوەن زەوی و منشعاتانی کە لەسەر ڕێگاکان ئەگەر مافی قەرەبوویان هەبێ هەمووی تەنزیم کراوەوە ئەو کەم و کورتیانی کە جاران لە دادگاکان تووشمان ئەبوو تیا چارەسەرمان کردووە. ئەو پرسیارە بکەم لە پرۆژەکانی ئاوادانکردنەوە بەشێکی زۆر لەو پرۆژانی کە لە ساڵی 2020دا جێبەجێتان کردووە هێشتا بەردەوامن لە جێبەجێکردنی ئەم پرۆژانە بەکوێ گەشتووە هیچیان بۆ ئەم ساڵ تاو دەبن؟ پرۆژەکان کە لەژێر ئەنجامدانان بەڕاستی پاریش ئیمکانێتی دارایی ئەوە نەبوو کە هەموو پرۆژێکی ڕێگاوبان بتوانرێ بکرێتەوە کار، بەڵام کۆمەڵی پرۆژەی سەرەکی دووسایت بە سپاسەوە لایەن جەنابی سەرۆکی حکوومەتەوە نەختینەی بۆ دیاری کرا وەجبەیەک 20 ملیار دینار بۆ ڕێگای کەلار دەربەنی خان، وەجبەیەکتر 35 ملیار دینار بۆ کۆمەڵی پرۆژەی گەورەی تر لە ناوچەکانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕینا. ئەو پارانەی کە تەرخان کراوە ئەوەی پارسەرە بووە تەکمیلەکەی تەدویر ئەبێتە ئەم ساڵەوە بەردەوامە بن و پرۆژەکان ئێستا کاریان
کاریان تاکرێت ڕەنگە جۆرە خاوبوونەوە کە بێ بۆی کەشوهەوە و ژینگەی ساردی و کە کاریگەری ئەبێ لەسەر ڕوتی بەرە و پێشچوونی پرۆژەکانی ڕێگاوبانە بەڵام ئەمانە بەردەوامن سەبارەت پلانی ئێمە بەپێ ئەو ژمارەی کە وەزارەتی پلاندانان پشتی هەر وەزارەتێکی دیاری کردووە پلانێک بۆ ساڵی 2021 پێشکەش کراوە کە پێشنیاری بەگەڕخستنەوەی زۆرێک لە پرۆژە وەستاوەکانی لەخۆ گرتووە هەروەها کۆمەڵی پرۆژەی تازەش کە تەکمیلی یان چۆنەڵی تۆڕی ڕێگاوبانەکان کە توێکی بە دووسایت لە هەندێک شوێنە پارچە بەجێما ئەوانەی لەخۆ گرتووە ئومێدمان وایە پەسەند بکرێ ئەو پلانە تاکو بتوانین ئەم ساڵ زۆرێک ئەو پرۆژانە جێبەجێکەن یان بیان خێنەوە کار. عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوەدانکردنەوە سپاس کە لەگەڵمان بووی. گوڵباخ وەزارەتی ئاوەدانکردنەوە لە ڕێگەی ئەو پرۆژەیەوە کار بۆەوە دەکات پاراستنی ڕێگاوبانەکان لە هەرێمی کوردستان باتە قۆناغێکی باشتر و پرۆژەکانی دیکەش بەپێی ئەو پلانەی کە هەیەە بتوانن لە ئەم ساڵدا کۆمەڵە پرۆژەی ڕێگاوبانی دیکە جێبەجێ بکەن. باشە هاوکارم ڕێناس عەلی لە هەولێرەوە لەگەڵم بووی.